هونەرمەندانی هەڵەبجە و سلێمانی بە هاوبەشی شانۆیی سرودێک بۆ ئیکارۆسیان بەرهەمهێنا. شانۆیەکە لە دەرهێنانی هونەرمەند ڕاویار نەوزادە و لە ماوەی ڕابردوودا لە شاری هەڵەبجە نمایشکرا، لە ئێستادا لە شاری سلێمانی لە کارگەی کلتوری نمایش دەکرێت. گروپی زێبۆشانۆ لە شاری هەڵەبجە دروست کراوە بۆیە داوایان لە چەند ئەکتەرێکی سلێمانی کرد کە پێکەوە کارێ بکەین و ئەوە شخصی بۆ من کە لە سلێمانی بووم زۆر چێژبەخش بوو و زۆر سوودیشیە بوو، چونکە ئەم دوو ژینگەیە بەریەکەوتن و من جۆرێکی تر لە کارکردن لە ستایلی پێکەوە ژیانیش لەلام ڕوون بۆ کە ڕۆژانی پرۆڤۆ ئەو هەتا ئێسەش لە نمایشا کە بەریەکەکەوین چێژی هەبوو ئەم سوودیشی زۆرە بوو. نمایشەکەی ئێمە و کارکتەرانەی کارۆڵ ئەبینن کارکتەرێکی جێگیریانە بەردەوام لە گۆڕانایە، بەڵام ئەتوان بڵم بەسەرێکی ترین کارکتەر کەوەرم گرتووە دکتۆر لۆڤانە کێکە لە کارکتەر سەرەکیەکانی نێو نمایشەکەمان ڕۆڵی ئەوم هەیە. بابان عومەر ئەکتەر لە شانۆی سرودێک بۆ ئیکارۆس میوانە لە لامان گفتوگۆی زیاترەکەین. بابان سڵاو لێبێ. زۆر سپاس. ناوەڕۆکی سرودێک بۆ ئیکارۆس باس لە چی ئەکات؟ سەرەتا پێش چوونە ناو ناوەڕۆکەکەی ئەمێ بڵێم ئەمی شەمان بەوە سوودوەرگرتن لە دەقی دوژمنی گەلی هێنریک ئەبسنە، کاری دراماتۆرگی کاک ڕاویار نەوزادە و دراما سازیەکەشی کاک ڕاویار نەوزاد و کاک هێدی ئیسماعیلە و چیرۆکی دەقەکە بەگشتی کە ئێمە لە ناو ئیشەکەشمانە دوای ئەوەی کە دراماتۆرکی بۆ کراوە کۆی گشتیەکەی ئەوەیە کە ململانی نێوان دوو کارکتەرە، کارکتەری دکتۆر و کارکتەری پارێزگار کە برای یەکن، سەرچاوی ژیانی شارێکە کە گەرما ئاوی گەرماوەکانە کە دکتۆر توێژنەیەکە کا پێی وایە ئەم ئاوە ژەهرایی بووە و پارێزگاریش دژی براکەی وەسێتەوە و پێی وایە ئەو بە هەڵەیات چووە. ئەمە ململانی ناو چیرۆکی ئیشەکەیە. هەڵبەتە دوای دراماتۆرگی ئێمە کۆمەڵێک بابەتی فکری و کۆمەڵێک جاکاری و جیاوازی لە دەقەکە کە ڕوویاوە لە کارکتەرەکانەوە لە ڕووداوەکانیشە کە ڕەبتی بە دراماتۆرگیەکەی کاک ڕاویار نەوزادەوە ئەوان لە نمایشە ئەیبینن. قورس نییە شانۆکارانی سلێمانی و هەڵەبجە پێکەوە کارێکی هاوبەش بکەن؟ هەڵبەتە جەنابی شت خۆ شانۆکاری تو ئەزانیت هەر کاتێ بچیتە پرۆڤۆ بۆ بەرهەمێنانی کاری شانۆیی نییە و نەبووە بەردەوام تووشی کێشە و قورسایی ئەبیتەوە، بەڵام ئەوی لای ئێمە کێشە و قورسایەکانی دوو ئەوەندە سێ ئەوەندە کرد ئەوە بوو کە وەکو جەناب بەدوێتە دوو ستاف بووین، هەم لە سلێمانی هەم لە هەڵەبجە و لەگەڵەوەشا مەسەلی بودجەی کەم و خۆتەزانی کێشەی مادی کە تووشتا بێ. قورسترین شت مەسەلەی ڕۆژانی پرۆڤە بوو کە ئەمیست ئەوە پرسم بزانم پرۆڤە چەند سەخت بوو بۆ ئێوە؟ زۆر یعنی ئێمە سەرەتا کە دەستمان کرد بە پرۆڤەلەیەکی حەوت و دەستمان پێ کرد ماوەیەک ئێمە ئەڕۆشتین بۆ هەڵەبجە بەیانیان ئەو ڕێگایەمان ئەبڕی لەوێ 2 ساعت 3 ساعت پرۆڤمان کرد، ساعتی شاتینەوە مانی 2 ساعت ڕێگا و 3 ساعت پرۆڤە، ینی زۆر ماندوو بووین. دواتر ئەوان بە پاس ئاهاتن ئەوان ڕێژەوان زیاتر بوو جەماعەتی هەڵەبجە ئاهاتن بۆ ئێرە، یعنی جاری وا بوو کێشی کاتمان بۆ دروستە بوو، یەکێ مامۆستایە یەکێک ئیش ئەکات ئیتر کاتەکە تا ڕێکی خەی بەیانیان جای پرۆڤەمانە کرد جای شەوان، یعنی کێشەکە زۆر بوو هیلاکی بوو هەم کێشەی مادیشمانە بوو بۆ مەسەلەی هاتوچۆوانە هەتا بەڵامی تر قورسایەکانیش خۆتەزانی تێپەڕێن و گەشتنیتە نمایش. تا چەند سووددان لە ئەزمموی یەکتری وەرگرت؟ زۆر هەڵبەتە بۆ من کە چەند ساڵە شانۆم کردووە، بەڵام دوای دابڕانێک لە سەرەتای 2013 کە خوێندکاری ماحەد بووم پەیمانگای هونەرە جوانەکان کە ئەتوان بڵم ها دەوری کەم ئەبینی لە شانۆیە، بەڵام لە دوای پەیمانگا و کە سینەمام تاو کردووە ئەمە یەکەم جارمە لە ئیشێکی ئاوایە بەشدار بم ئەکتەر بم بەر بوو کۆمەڵێک ئەکتەر کەوتم کە بە ئەزمونن چەند ساڵە خەریکی شانۆن و ئەکتەرن لە شانۆیە کاک ڕاویار خۆی دەرهێنەر بووە با بڵین دراما ساز کە ئێستا ئەوە بەکارێنی لە گروپی زە بۆ شانۆیە زۆر سوودم لیان وەرگرتووە. کاک خەڵات بۆ نمونە هەم مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجەیە و ئەکتەریشە چەند ساڵە نواندن ئەکات ئەکتەرە لە ئیشەکە
زۆر سوودمان لە یەکتر وەرگتووە ئەو ئەزمموی کە ئەو هەی بووە ئەو تێڕوانی نەجیاوازی کە من هەم بووە ئەو تێڕوان جیاوازی کە ئەوان لە هەڵەبجە هەیان بووە ئێستا لاچێ بۆشانە و زۆرێک بیرکەمەوە ئەوان زۆرە بیکەنەوە ئاڵوگۆڕی زانیاریەکانمان کردووە و یارمەتی یەکتریشمان ناوە لە پرۆڤای بۆ نواندن زۆر سوودم لیاوەرگەوە شخصی خۆم گەڕانەوە لە سینەماوە بۆ شانۆ بۆ تۆ قورسەکەی چەند بوو؟ هەڵبەتە بۆ من قورس نەبوو یارمەتیشیە باشە نازانم بۆ کەسی تر چۆن ڕئی چۆمێ بەس بۆ من ئاوایی بووە لەبەرەوەی ئێمە کە لە پەیمانگا تەواو بووین بە گشتی خۆت ئەزانی لە ناو دنیای ئێمەیە لە دنیای شانۆی ئێمەیە پێشتر ستایلێک لە نواندن هەبوو کە جۆرێک لە ئۆڤەر بوو یعنی زۆر ئەوەی پێڵن تەقەموز بۆ نمونە زۆر زەختکردن لە خۆ بەکارنانی جەستە دەنگ کە لە کارەکتەرەکە پێویستی پێینە زۆر زیاتر لەوە بشانی من کە چوومە سینەما یەکەم فیلم کە بەری کەوتم شۆرت فیلمێ بوو هاوڕێکم یعنی تووشی و حاڵەتە بووم ئەبواە ئاگام لە خۆم بووە خۆم پرێس ئەکرد لە شوێنێکە نواندنی شانۆ جۆرێکە نواندنی سینەما جۆرێکە ئەوەیە تۆ پێویست بە شوێن ئەندامێکی لە شنی و کە پێویستە پێینە پێویست ناکە بەکاری بێنی ئەمە یارمەتی یام کە لە شانۆ شادواتراتمەوە ناوشانۆ وا ڕاهات بووم کە جسمی خۆم و جەستە و ئەندامەکانی لەشم بەو شوێنە لەو کاتیا بجوڵێنم کە پێویستی پێ لە حەزەکە پێویست پێ کارەکتەرەکە پێویستی پێ بۆ من زۆر سوودیە بووە بابان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس کە ئامادەبووی لەگەڵمان زۆر سپاس بۆ ئێوە سپاس دەکەم